بەشی منداڵە ناکامەکان لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئۆفەرێک ڕادەگەیەنێ بۆ منداڵانەی پێویستیان بە چاودێری تایبەتە. بەشەکەمان بە شێوەیەکی گونجاو و تەندروست بە ستانداردی جیهانی لە ڕووی ڕووبەر و پلەی گەرمیەوە دروست کراوە کەوا لێرە باشترین ئامێر و چاودێری پزیشکی پێویست بۆ منداڵەکە دابین کراوە بۆ ماوەی 24 کاتژمێر. بە هەبوونی کارمەندی ڕاهێنرا و لێهاتوو لەژێر چاودێری و سەرپەرشتی پزیشکی پسپۆڕ و هەبوونی ژووری تایبەت بۆ ئەو نەخۆشانەی تووشی هەوکردن بوون. بەشی منداڵە ناکامەکان ئەم ئۆفەرە پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکات بۆ ماوەی 3 مانگ. بەڕێژەی لە سەدادا بە شێوەیەکی گشتی داشکاندن دەکرێ و بەڕێژەی لە سەدا 15 بۆ منداڵی دوانە و هەروەها ئەوانەی زیاتر لە 2 ڕۆژ دەمێننەوە. ئەرکی ئێمە دروستکردنی کەشی هەوایەکی دایکانەیە بۆ منداڵەکەت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.